ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. لەم یەک دوو ڕۆژەدا ینی هەندێک کێشە باس کرا بە تایبەتی مەلا ڕەسوڵ وەستا ڕەسوڵ عەفوو لە میدیایەکێتی و باسی لەوە کرد کە لە وەزارەتی پێشمەرگە بەدەست ئەنقەست یا بەمەبەست نووسراوەکانی هێزەکانی حەفتا وەکو خۆی جێبەجێ ناکرێت. هەروەها لە بەسکردنەوەی ئەفسەرانی هێزەکانی حەفتاش کاری لەسەر ناکرێت. بەڵام هەر زوو وەزیری پێشمەرگە وەڵامی دایەوە، گوتی تەلەبەری ئەو قسانە ڕاست نین. بەڵام ئێمە بەپێی ڕێنمایی و بەپێی یاسا کارەکانی خۆمان دەکەین. ئەوەی کراوە لە پێشتر بە شێوەیەکی هەڕەمەکیانە کراوە، بەڵام ئێستا ئێمە ڕێگە بەمە نادەین. هەل لەو وەڵامەدا کە وەزارەتی پێشمەرگە نووسیوێتی دەڵێ ئێمە لە مانگی 39 خشتەی لە بەرزکردنەوەمان بۆ تاوی ئەفسەران بە پێی ڕێنمایی و یاساکان بەرز کردوتە بۆ ئەنجومەنی وەزیران چاوەڕێین، ئەوان وەڵاممان بنەوە. لە ساڵی 2019ەوە تاوەکو ئێستا ئەڵێ 20 خشتەی پلە بەرزکردنەوەی ئەفسەران کە پێشتر کەڵەکە بوون، بەڵام توانیمان هەمویان ڕێک بخەینەوە و بینێرین بۆ ئەنجومەنی وەزیران بۆ لە بەرزکردنەوە. ئەمە دوای چی دێت؟ دوای ئەوە دێت کێزانی کاتێ ئێمە لیستی موچەمان کەوتەوە سەر بەغدا، ئەم جۆرە کارە نایاسایانە ڕوویانیان چۆن ینی لە ناو لیستی موچەی وەزارەتی پێشمەرگە ینی ئەوەی کە ئێستا هەیە و ئەوەشی کە خانەنشین کراون، کۆمەڵێکی زۆر ناو هەبوو کە ئەمانە پلەیان بۆ بەسراوە، بەو پلانە خانەنشین کراون کە ینی ڕۆژی دامەزاندون و خزمەت و کۆمەڵێک لەم ڕێکارە یاسایانەیان نەبووە. بۆیە ینی وەزارەتی دارایی عێراق زواتە سەرخەت و گوتی دەبێ ئەمانە چارەسەرکەن. بۆیە ئێستا وەکو پێشتر وەزارەتی پێشمەرگە ناتوانێم کارە بکەن، چونکە هەر کەسێک پلەی بەرز دەکرێتەوە یا بەو پلە کە خانەنشی نەکرێ دەبێ خزمەتی وەزیفی هەبێ، دەبێ بەپێی ڕێنمایی و یاساکان پلەکانیان پێ بدرێ و بەو پلانە خانەنشین بکرێت. کۆمەڵێک گرفتی دیکەیش هەیە. من ئەم شەو ئەمەم کردووەتە تەوەر لەگەڵ میوانەکانم باسی دەکەین کە هەر یەکە لە کاک ڕزگار محەممەد کە بڕیاردەری پێشووی لیژنەی پێشمەرگە بوو لە پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵم دەبێت. هەروەها لە جاری ڕانێشەوە فەیسەڵ خەلەکانی لیوای خانەنیشی ناویش کە شارەزایە لەو بوارە، ئەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەبێتە میوانی بەرنامەکە. سەرەتا دەچمە لای کاک ڕزگار. کاک ڕزگار ئەگەر سڵاو لێ بێم کاتە و باش ماندوو نەبی، ئەگەر پێم بڵێیت ئەمەی کە من باسم کرد لە پێشەکیەکەم ڕەنگە جەنابیشتان ئەو ڕوونکردنەوەی وەزارەتی پێشمەرگەتان خوێند بێتەوە لەسەر ئەم ناکۆچیە، یعنی هەر لە ناو یەک حیزبدا هەردووچیان سەرکردێن لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان، ئەمە بۆ سەر هەڵەدا، ینی هەست ناکەی ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە پێشتر بە شێوەیەکی یاسایی و بە پێی ڕێنمایەکان خەڵک خانەنشین و پلە بەرزکردنەوەی بۆ نەکراوە، ئێستا بەم جۆرە دەیانەوێت ڕێکی بخەنەوە و هەندێک کەس ڕەنگە نیگەران بێتە سەرخەت و بڵێ کێشەمان بۆ دروستەکرێ. سەرەتا سڵاو بۆ جەنابتان، سڵاو بۆ بیسەر و بینەری کەناڵی زۆم، ئەوە بەخێراتنی میوانەکەی شەکەم. لە ڕاستیە کاک سامانوک و جەناب ئیشارەتت پێدا لە ڕاپۆرتەکەی شاهر کاک فەیسەڵ پێم وایە کێشەیەکی سەڵتی هەیە. کاک فەیسەڵ سەڵتەکەی درەنگەگاتە من ئەوەی بۆ چارەسەرکەن. کاک ڕزگار
ئەچینە لای کاک فەیسەڵ کاک ڕزگار یەم بۆ لا تا کێشەکە چارەسەرە بێ. کاک فەیسەڵ نازانم جەنابەت ئاگاداری کێشێکیەکەی من بوویت کە من باسم لەوە کرد لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا وەستا ڕەسوڵ کە خۆشی ینی فەرماندەیەکی هێزەکانی پێشمەرگەیە باسی لەوە کرد کە کاری هێزەکانی هەفتا یاواتە و نووسانی کە دەیکەن بۆ زات پێشمەرگە وکو خۆی کاری لەسەر ناکرێ پشتگوێ ئەخرێ هەروەها پلە بەرزکردنەوەی ئەفسەرانی هێزەکانی هەفتا ناکرێ. بەڵام وەزیری پێشمەرگە وەڵامی داوەتەوە دەڵێ هەموو ئێمە ئەوەی کە پێشتر کرابێت بە شێوەیەکی عشوایی ئێمەوە ڕێمان لەوە گرتووە بەڵام ئێمەمانەوێ بە پێی ڕێنمایی یاساکان لە بەرزکردنەوە بکەین ئەوەشی ئەوەی لێ ڕاست نییە. من پرسیارەکەم با ئەوە بێ ئەمە دەرەنجامی ئەوە نییە کە لە ڕابردوودا بە شێوەیەکی هەڕەمەکی پلە بەرزکردنەوە دراوە بە ئەفسەران یا خەڵک هاتووە چەند پلەیەکی پێدراوە و دواتر خانەنیشین کراوە بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە ئێمە موچەکانمان لەسەر بەغدایە ڕێگە بەمە نادرێ یاخود ئاشکرا بن لەوەی کە کەسێک ملازم ئەوەلە عەقیدە عەمیدە لیوای هەر شتێکە ئەگەر ڕۆژی خزمەت و بە پێی ڕێنمایەکان ئەم پلانی وەرنەگرت بێ ئەوان قبوڵی ناکەن موچەی پێناتن فەرموون. ڕاستە زۆر ڕاستە. من قسە بکەم یان کاک ڕزگار؟ ناجەناب فەرموون کاک ڕزگار کەمێکەوەی. سڵاو لە جەنابەت و سڵاو لە بیسەر و بینەری کەناڵی زوومی خۆشەویست کاکە براکەم. ئەوەی جەنابەت فەرمووت زۆر ڕاستە چونکە من یەکێکم لەو کەسانی ئەفسەرم خولی دوی فەرماندەییمان تەواو کرد لە ساڵی 98 داخل بووین لە 98 و کۆتایی 99 کۆتایی بە خولەکەمان هات. بەڵام دوای ئێمە ئەو خولانەی کەوا لە کولی عسکەری و سەربازی قەلاچۆلان تەواومان دەکرد دوای ئەوە بە پەلە قاژەیەک چەند خەڵکێکیان دروست دەکرد بە شێوەی پلەی ملازمی خولەکانی ئێمەیان پێدەبەخشی خولەکانی ئێمە کە هیچ خولەیەکیان نەبینیوە و لە عینی کاتە لەو لاش لە تەرەفی ئەو لاش برادرانی پارتی ئەوە هەر دەستیان لە تورەکەی هەر لەسەر جادەیان گرت و یان عەقید بوو یان عەمید بوو یان مقەدەم بوو پلەکانی تر بوو. بەو شێوەیە ئێستا ڕاستە بەو درەنگ و زووە ئەوە ناکرێت تۆ بچی خزمەتی بۆ دروستکەیت و پلەکانی یەک بە یەک بۆی دروست بکەیت و چکە ئێستا من ئەگەر لە پلەی ملازمیەوە کە کران بە نەقیب لە نەقیبەوە کران بە ڕائید کاتی خۆی ویستوە 4 ساڵی ویستوە تا بووم پلەیەکی ترم وەرگتۆ بە پێی بڕیارێکی بە پێی بڕیاری وەزارەتی پێشمەرگە یان هێزەکانی هەفتا کە لەسەرەوە دائەبەزی بە قەرار بۆمان ئەهاتەوە. ئێستا ئەمان هیچ یەکێکی لەوانە کە بۆیان کردو لەمانە هیچیان ئەم هینەیان نییە ئەم پلەبەندیان نەبووە یاسایی پلە بەرزکردنەوەیان نەگرتووە نەیان بووە ئێستا ئەبێ بۆی دروستکەن جاهاتە ئەمە دروست دەکرێنە یەکە و نەدووە و نەسەد و نەدووسەد و ئێتر بە هەزاران کەس باشە. ئێستا کاکیوا فەیسەڵ پرسیارێکم حازر نەبێ دەگوترێت ینی ئێستا ئەو کەسانی کە بەو شێوەیە بە لیوا و عەقید و عەمید و ئەمانە خانەنشین کراون من لە ڕابردوودا کە موچە درا ینی چاودێریەکم کرد دەڵێ ئێستا بەشێکی زۆریانەوەی کە 1.5 ملیۆنی هەیە 2 ملیۆنی هەیە گەیشتووەتە سەر 500,000 و 600,000 و 700,000 واتە ئەو پارەی ئیسمیێنێ وتویان ئەمانە هیچ پلەیەکی خزمەتیان نییە پلەی وەزیفیان نییە چۆن ئەم پارەی بۆ بەسا لەمە زۆر هەیە بەڕاستی لە ناو پارتیۆکێتی کە کردوانە. نانا من بۆ خۆم خانشینی لیوام 770,000 لە من بڕی بوو بۆچی ملیۆنێک و 790,000 مەرگم من خۆم ئەمە ئەزانی چۆنە ئێمە ئیسمیەکەمان کەم بووە خطورەمان زیاتر بووە بەڵێ یعنی ئیسمی ئێمە کەمترە وەکو لە ئەوەی عێراقش لەسەر حسابی خۆی ئەگەر خانشین بکە ئەو ڕوتبانە موچەی کەمتر وەردەگرێتەوە بەڵام نەک بەو شێوەیەی من برادێکم هەیە لەگەڵ خۆم خانشین بوو عەقیدە هەر لای خۆشمانە سەر بە هێزەکانی هەفتاشە
فەقیرە 550,000 بوات بووە بینەما پێشمەرگەیەک 600,000 وەردەگرێت ئەوە یەکە تازە تەعین بوو بێ 600,000 ئایا عەقیدێک خانشین بێت لەکوێ 550 وەرگێت چۆن پێشمەرگەیەک 600,000 وەرگێ ئەگەر تازەش تەعین بوو بێ و 200,000 نیشی بۆ دێتەوە 200,000 هاوکاری هاوپەیمانانی بۆ دێتەوە معنای ئەو دەگاتە 800 پێشمەرگەیەکی سادە دەگاتە 800,000 بەڵام خانشینێکی عەقید دەگاتە 550 بەڵام چاچیان کردەوە خۆشبەختانە لە مانجی دۆ چاکراوەتەوە باشکراوەتەوە لەو ئەوەی کە من باسم کرد لەو دیاردەیە ئێستا زۆرە لە ناو هێزەکانی پێشمەرگە ئەو دیاردەیە بەڵێ زۆرە چکە من پێ دەڵێم ئەڵێم هەموو هەنگاوەکانی هیچی یاسایی نەبووە من تاو خۆم هیلا کردووە لە کولێ عەسکەری بە شێوەیەکی یاسایی و قانون کولێ عەسکەریم تەواو کردووە هاتووم ساڵ بە 4 ساڵ پلەیەکم بڕیوە جارێک غەدریان لە من کرد من لە جیاتی ئەوەی بە 6 ساڵ لە عەمیدی ببم بەلیوە من بە 8 ساڵ بووم باشە باش ساڵ بوومەتە ئەویش کاتی خانشینیم بووە کردویانە کە بە مساق دانراوم بە مساقیان زانی و ئەنجا خانشین کراوم بەلیوە باشە براکەم لەبەر ئەوەی ئەمانە هیچیان ڕوتبەکە نە دەورەی خۆیان بینەوە نەکولی عەسکەریان تەواو کردووە نە 4 ساڵ پلەکان هەر ڕێک ڕاستە خۆیە ناویانە لە بازار پلەیەکی سەربازیان پێبەخشی و ئەنجایان عەقیدەیان مقەدەمەیان ملازمەیان نەقیبە و ئەوانە ئێستا بەو درەنگ و زووە ئەمە زۆر زەحمەتە چارەسەرکردنەکەی ئەو بۆ خۆش دەزانی ئەمە سەرێشەی بۆ ئێوەش دروست کردووە لەلایەن بەغداوە سەریەشە بۆ هەمومان دروست کراوە بۆ هەر هەموو خانشینان نەک بۆ یەک و دوو طبعا بەڵام ئەگەر هەنگاو بندرێ یعنی دانیشتن بکرێ لەگەڵیان چکە بڵێن و نەڵێن ئێمە لە بیدایەتەوە ئێمە ئیقلیمێکین بۆ خۆشت باش زانی ئیقلیم نابێ سێ وەزارەتی هەبێ بەڕاستی وەزارەتی پێشمەرگە ناوی بێ وەزارەتی دارایی نابێ بێ وەزارەتی خارجیە ناوی بێ ئەمانە ئەم وەزارەتانە هەموو دەبێت بچێتەوە سەر ئەو سێ وەزارەتە دەبێت بچێتەوە سەر مەرکەز بڵێ و نەڵێ ئێستا ئەمان هاوکاری بۆ خۆت باش دەزانی هاوکاری لۆجستی مادی معنەوی لەلایەن ئەمریکیەکانەوە دەکرا یە هەردوو هێزەکە هێزەکانی هەفتا و هێزەکانی هەشتا تەکلیفیان لێکردن ئەم ماگە دەیوەستێن هاوکاری ئەگەر بێت و ئێوە تێکەڵ نەبنەوە ئەگەر بێت و هەرموتان نچنە چوارچێوەی هێزێکی نیشتیمانی کام هێزە نیشتیمانی ئەو هێزە نیشتیمانی ئێمە کامانە نەخێر ناوەڵاوە هێزی نیشتیمانی نییە هێزی پاراستنی دوو حیزبانە ناو دوو حیزبژدای دوو بنە ماڵە باشە کاگلی وا فەیساڵ ئەو جیاوازەی کە بۆ نمونە وەستا ڕەسوڵ باسی کردووە هەیە لە وەزارەتی پێشمەرگە لە نێوان هێزەکانی هەفتا و هەشتایە ئەگەر ڕاستی دەوێ بەڵێ ئەگەر ڕاستی دەوێ ئەو وەزارەتانی کە لە دەستی برادرانی پارتین بۆ خوانی هیچ کەسێک لە ناوی بەڵام وەزیرەکەی خۆیەکێتیە کاگلی وا فەیساڵ پشکی یەکێتیان ئەمن با بۆ شەڕحکە بەڵێ فەرموو ئەڵێ هەر وەزارەتێک ئەگەری پارتی بێت جێگرەکەی ئەگەر یەکێتی بە دەسەڵاتی مدیرعامێکی هینی نییە مدیرعامی برادرانی پارتی نییە لەوێ بەڵام ئەگەر وەزیرەکەی یەکێتی بێ ئەو دەسەڵاتی جێگری برادرانی پارتی نییە بۆتە جێگرەکەی دەسەڵاتی لە وەزیرەکە زیاترە بەخوا من ئەوەندەی لەوێ بووم سەرۆکی هەیە ئەرکان زۆر باشتر دەستی دەڕۆژ لە وەزیری زۆر باشە گەڕێم و لای جەنابێت با کاک ڕزگاریش وەرگرین کاک ڕزگار ئامادە نییە باشە براکەم باشە حەلی کەرما مۆستاینە زۆر باش ئامادەنی وڵاشتا وازە کێشەکەی چاسەر نەبووە با پرسیارێک لە جەنابەت بکەم ینی گوێم لە کاک جەمیل بوو لەم ڕۆژانە بەرچاوم کە وتی وەڵی لە ناو هێنەخانە نشینانی پێشمەرگە وتی بە سەدان مستەشار و ینی جاشی تایە کە خانە نشین کراوە بە پلەی بەرز و ئێستاش موچە وەرەگرێ لە پاڵێمە ئێ باشە ئەمانە کێ کردیونی چەند جار گوێن لێ بووە چەند جار گوێن لێ بووە لەو مستەشارانەی کەوا بکوژی مامە ڕیشەی ڕەحمەتی بوون موچەی ئەوان زیاترە لە موچەی مامە ڕیشەی ڕەحمەتی
چەند جار گوێ لێ ێ باشە کاگلیوە خۆ ئەمانە کێ کردوونی هەر پارتی هەر بەرپرسانی باڵای پارتی و چێتی کردویانانی ئەوە نییە واڵێم ئەوان بە ئارەزوو خۆیان بەس ئەوە کەسانێک هەبێ ماسایان بۆ بکەو لە چواردەورەیان بێ و سیاسەتی ئەوان بپارێزێ و ئێتر هەرچی ئەوان وتیان بڵێن ئەشتەمیلا ئەوە هەموو شتێکە کەسانێکی وەکو ئێمە خەباتی کرد بێ و ماندوو بێ و بنەماڵەی شەهید بێ و ئەولا بێت تەقسیریشی نەکرد بێ برای عەزیزم وەڵای من یەک شتی خۆمت بۆ باز دەکەم هەر نەبێتەوە من لە سەرەتاوە غەدرم لێکرا لە سەرەتاوە غەدرم لێکرا ڕەفیقانی من گەشتنە سەرکرداتی با گوێیان زۆر چاک گوێیان لێبێ من بۆیە ئەوەی ئەڵێم خولیەکی مەعادی کادیرانی هەولێرم تەواو کرد ساڵی 92 ئەو کاتە جێگیری کۆمیتەی میحوەر بووم لەوانەیە هەر وەسا ڕەسوولش بۆ خۆی گوێی لێبێ وەسا ڕەسوول دەورەیەک دوای منە دەورەیەک دوای من بوو قەنەعەتت بێ من بە فەرمانی ئامریوا هاتمەوە لە بادینان ئەو کاتەم لە سنجار بووم معاون لیوای هەشت بووم معاون لیوای هەشتی تێکەڵا فەرمانەکەم بۆ دەرچوو بوو کە علەساس بمە فەرماندەی لێ بڕوا بکە یەک ساڵ من سارەکانم دوو سارم لابوو تەسلیم کردەوە یەک ساڵ بەبێ سارە سوڕامەوە کەس بیری لە من نەکردەوە هەر کەس نەیوەدارێ ماڵیشی لەکوێ باشە بەڵام مستەشارەکان کۆمەڵی خەڵکیان ئێستا هێناوەتەوە بنەماڵەی مامزلان نەمابوو هەڵی نەتەچێن بە قسەی سووک و سەلیم و ئەمانە لەوانەیە بش زانی مەبەستم چێە ئێستا هێناوێنێتەوە بۆ پەڕی ڕێزەوە ڕێزیان لێگرتووە سارە ئەم بۆ کڕیوە خانوویان بۆ کڕیوە ئێستا دەریان چۆن بۆ ئەندامی پەرلەمان زۆر لەوانە زۆر باشە ئەو خەڵکانەیان دەوێت جا قسەکە لەسەرەوەیە ئێمە بەم گرفتەوە کە تەنانەت جگە لە پارتی وێکێتی کە گرفتیانەیە بۆ یەخستنەوەی هێزی پێشمەرگە و تەنانەت پێشمەرگەکانیشیان ئەگەر ئەمە یعنی ئەم ناکۆچێ بێتە ناو هێزێکیش لە ناو هێزەکەیشە هەمان گرفت دروست بێ قسە و قسەڵۆک لەسەر یەکتری ئێمە بەمە چۆن نەتوانین هێزی پێشمەرگە بکەینە هێزێکی نیشتیمانی و یەکی گرین یعنی ئەوەی کە هاوپەیمانان داوایەکە بڕوا بکە ئێمە دوو هێز بووینە ناو خۆم لە لیوای تێکەڵە بووم خۆم لە لیوای تێکەڵە بووم باشە من هیچ فەرق و جیاوازیەکم ناکرد بۆیە زۆریش ینی لەلایەن هەردوو هێزەکەی و ڕێزم لێ دەگیرە باشە بەڵام یەک جیاوازی هەیە لە ناو هێزەکانە ئەو کاتێککە من چۆم هەر ئەوە مابوو کە لێک بدەن هەر ئەوە مابوو کە یەکێتی پارتی لێک بدەن باشە ینی بە دەردی تۆڵێ ئەگەر هێزێکی تۆکمە نەبێ هێزێکی لە خۆ بردوو نەبێ هێزێکی نیشتیمانی و پەروەردە نەکراب لەسەر هێزێکی نیشتیمانی کە پاراستنی ئەرچی بەس پاراستنی سنووری دیاریکراوی کوردستان بێ هەموو ئەرکەکانیان ئەوە بێ کە بە دڵێکی زۆر کوردانە پارێزگاری لە سنووری وڵات بکەن ئەجینا ئەمە دەستی فلان هێزەیە و ئەو هێزە ئیفلان کەسە و ئەو هێزە ئیفلان کەسیە و ئەشخاصەکان بێ وەڵی بڕوا بکە هەتاکو ئەرکە نیشتیمانیەکەش ون نەبێ ئەرکە ئەساسەکە ون نەبێ لە بەرچاوی ینی تۆ تەسەور ناکەی ئومێدت نییە ئەمانە یەک بخرێنە مێزانە چکاگە قسەیەتە سەرەوەی جاری وا هەیە دەمی بەرپرسەکانەکەیتەوە بۆ نمونە زۆر جا قسەی کاک سعدی ئەحمەدپیرەیەتە ناو سۆشال میدیا ئەڵێ ئێمە و پارتیۆک و شەکر و چاوای ئێگەر وەکو شەکر و چابن ئەی باشە بۆ هێزی پێشمەرگەکەی شوان نابێ بە قورعان ئەو قسەی کاک سعدی ڕێزم بۆی هەیە کە مامۆسای خۆم بۆ لە مەعادی کات بۆ قورعانەی زۆر دوورە لە ڕاستیەوە زۆر دوورە لە ڕاستیەوە لە زۆر باشۆڵا کاک ڕزگار حاضر بوو کاک لیوا فەیساڵ با کاک ڕزگار هەنێک گفتوگۆی لەگەڵ کە مەگەڕێمە لای جەنابیشت کاک ڕزگار یەک قسەم ئەگەر شەکر و چابێ و شەڕی ناوخۆی لە چی ئاخرەوە ڕابردوو بوو لە هەڵمەت هەڵبژاردنیشا زۆر دژی یەک بوونەوە تا ئێستا کێشەیان نییە و خەریکە حکومەت پێکێنن ئەمەیان ئەوە بۆ دابشکردنی دەسەڵاتەکانی خۆیان کێشەیان نییە بە قوربان بەڵام کە هاتە سەر تموحی هێزی پێشمەرگە ئەو بۆ ئەوی ڕابچێشە ئەو بۆ ئەوی ڕابچێشە کێشیان هەیە
زۆر باشە گەڕێمەوە لات کاک لیوا فەیساڵ. کاک ڕزگار محەممەد بڕیادەری پێشووی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان داوای لێبوردنەکەم کە کێشەیەکە بوو لە دەنگەکە تا پێویستەکە من پرسیارەکەت بۆ دووبارەکەمەوە جەنابەت ئاگاداری دۆخەکەی من پێم وایە ئەو بەیاننامەی وەزارەتی پێشمەرگەیشت خوێندێتەوە ئەمەی بۆ چوونی جەنابەت لەسەرەوە بزانم فەرموون. بەڵێ بەڵێ سپاس بۆ جەنابتان سڵاو بۆ بیسەر و بینەری کەناڵی زۆم بە خێراتنی کاک فەیساڵی شەکەم. لە ڕاستیە کاک سامانە ئەمەی کە ئێستا ڕووەدا ئەمە ئەنجامی ئەو هەموو تێخزاندنەی کە کاتی خۆی ئەو هەموو ناوە بە شێوەیەکی هەڕەمەکی وکو جەناب و ئیشارەت پێدا خزیێنراونەتە ناو لیستی وەزارەتی پێشمەرگە هەم هێزی ئامادە و هەم لە هێزی هێدەک هەم هێزی خانەنشینی و ئەمانە هەموو خزیێنرانتە ناو ئەم لیستەوە. ئەمە کە ئێستاکە وەکو پێشووتر ڕێگە نادرێ یا با بڵێن عێراق ڕێگە نادا و عێراق تێبینی زۆری لەسەر ئەم لیستە هەیە و تێبینیەکانیش ئەوەیە و لە ڕابردووە بینیمانە چەندین جار کەوا لیستی موچە دوا کەوتووە و کێشەی تێکەوتووە تێبینی زۆر هەبووە لەسەر ئەم لیستە کە ئەم لیستە بە شێوەیەک ڕەوانی بەغدا کراوە وەزارەتی ئیدارایی عێراق کراوە کە ئەمە ئەوان قوبوڵیان نییە بەڵام ئەمەیش هەر ئێستاکەش بە ئێستەی شۆکە تێبینی لەسرە ئەمە وای کردووە کە ڕێگری بکە و ئیتجارێکی تر بەم شێوەیە بەم هەڕەمەکیە کە ئێستاکە پێشووتر کراوە ئێستەیش بکرێ. بۆیە ئێستا وەزارەتی پێشمەرگە کارەکانی خۆیەکە و لە ڕابردووە کە ئێمە لە خولی پێنجی پەرلەمانی کوردستان چەندین جا لەگەڵ وەزیری پێشمەرگە کۆبوونەوەمان کردووە و کۆبووینەتەوە باسی ئەم خاڵانە کراوە. وەزیری پێشمەرگە باسی تەرقیاتی هێزەکانی پێشمەرگەی کردووە و هێزەکانی پێشمەرگە لای جەناب ڕوونە کاک سامان کە ئەمە لە ساڵێکە دوو جار تەرقیاتیان بۆ کرێ کە لە مانگی ئەیلول و مانگی ئادار کە ئەمە حەقی خۆیانە بەپێی یاسا و ڕێنمایەکانی وەزارەتی پێشمەرگە تەرقیات بۆ ئەفسەر و بۆ هێزەکانی پێشمەرگە کرێ. بەڵام ئیستاکە کە ناڕزایەتی دەرەبڕێنرێ مەسەلە لیستێک ئاراستەی وەزارەت کراوە جواب دراوەتەوە کە ئەمە ناکرێت لەبەرەوەی خزمەتی نییە و وەکو پێویست ئەم لیستە ئامادە نەکراوە ئەم لیستە حەقی ئەوەی نییە کە مستحق بێ بە تەرقیات ڕەدەکرێتەوە. لەبەرەوە ئێستاکە تا ڕادەیەک وەزارەتی پێشمەرگە کە لەو کاتێش کە لیستی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕەوانەی بەغدا کراوە و ئەمە بۆتە ڕێگری لەبەرەوەی جارێکی تر ناکرێت بەو شێوەی کە پێشووتر بە هەوەسی خۆیان بە قایمە بە ناونووسین بە خزمایەتی بە هەموو شێوەیەک خەڵکی تێخزیێنراوە بەڵام ئێستا ڕێگە نادرێەوە. ئێستا مومانەزانین لە ڕابردووە وەکو کاک فەیسەڵی شارەتی دا بە کۆمەڵێ لەو شتانە لەو نەعەدالەتیانەی کە هەیە ئێمە بەداخەوە شۆڕش کرا و خەبات کرا فرمێسک و خوێن و عارق ڕشێنرا بۆ ئەوە نەبوو کە ئێستاکە ئەبینین بەو شێوەیە بۆ نەبوو کە ئێستاکە بەداخەوە ئێستا خزمەتی ئەوانە ئەکرێ کە کاتی خۆی دشت بە میلەتەکە بوونەوە دشت بە هێزەکانی پێشمەرگە و شۆڕشەکان بوونە بەڵام ئێستا خزمەتی ئەوانە ئەکرێ ئەمە جێگەی داخە کاک سامان بەداخەوە ئەبینین کاتی خۆی من خەڵک ئەناسم مەسەلە ئامری سرەی فەوجی خەفیفەی زمانی بەعز بووە لە دوایەوە کە شۆڕش و لە 91 و لە دوای 91 کە ئێستاکە لە تشکیلەی حکوومەتی هەرێمی کوردستانە کرا بە ئامر فەوج بەداخەوە زۆر بەداخەوە یعنی وایە ئەوە لە جیاتیەوەی کە بە هیچ شێوەیەک ینی ئەگەر ینی بەداخەوە کاوەڵێم ئەم مەسەلە سەرکردی سیاسی کورد بە هەموو بەعام باسەکەم دەبواە کە پەرلەمانی کوردستان لە ساڵی 92 کە دامەزێنرا یاسایەک دەربشوێنرایە لەو پەرلەمانەوە بگوترایە هەر کەسێک ڕۆژێک مەسەلە لە زمانی بەعسا و هەر پلەپایەکی هەبووە لەو کاتانە
ئەمە بە هیچ شێوەیەک لە هیچ دام و دەستگا و ئۆرگانێکی حزبی وەرناگیرێت تەنها خۆی مناڵێ مناڵەکەی باجی با ڕۆڵەکەی هیچ دام و دەستگایەک هاوکاری شۆڕشیان کردووە کاریان بۆ شۆڕش کردووە هەندێکیان ئەمە تا چەندێ ڕاستە جاگ ئەگەر هاوکاری شۆڕشیان کردووە کاک سامان بۆچی کێ ئەنفالی کرد باشە کێ ڕێگەیدا پازداری ئێران بێتە سنووری هەڵەبجە کێ ڕێگەیدا پازدار بگاتە قەزای کفری یعنی باشە ئەمە بەڕاستی کە ئێستا هاتوونەتە مەسەلا ئەم شتانە بووە ئەمانە هاوکاری شۆڕشیان کردووە بۆچی ئەنفال کرا بۆچی گوندەکان ڕوخێنرا 5,000 گوند ڕوخێنرا و بۆچی ئەو هەموو خەڵکە زیندانی کرا بۆچی ئەو هەموو خەڵکە ماڵی تاڵان کرا ینی ئەمە لە ڕاستیا ئەمە بۆ پینەوپەڕۆکردنی ئەوەیە کە بەداخەوە کە ئەوان هاتنە خوارەوە ڕۆشتنە ماڵی مستەشارەکان ینی ئەمە کێشەیە ئەمە لە جاتیەوەی ئەوانە دوور بخرێنەوە و جارێکی تر ئەمانە لە هیچ سولکێکی عسکەری و ئۆرگانی حزبی و دام و دەستگا مەدەنیەکانی حکوومەت جێگەیان نەکرێتەوە بەڵام بەداخەوە هاتن تەرقیاتیان بۆیان کرد و ئێستاکە مستەشار هەیە بە پلەی لیواخانە نیشین کراوە و مناڵی بۆ خۆی دام و دەستگاکانان جەنابە 4 ساڵ ئەندامی پەرلەمان بووی بڕاردەری لیژنەی پێشمەرگەیش بووی ئەو کاتە بۆ ئەمەتان نەکرد ئایا ڕێگریتان لێ ئەکرا کە بیکەن ینی خۆتان توانێ ئەمانە ڕوبەڕووی یاسایکەنەوە لە پەرلەمان بۆ نمونە ئەم خانەنشینیە هەڵۆشێننەوە ئێمە ئەزانی کاک سامان ئەگەر یاسای خانەنشینی ئەفو ئەو یاسای چاکسازی کە ساڵی 2020 کە دەرچوێنرا ئەم یاسایە لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان وەکو خۆی جێبەجێ بکرایە ئەتوانم بڵێم زۆربەی ئەو مەشاکیلانەی کە هەیە لە خانەنشینی لە هێزی ئامادە لە تەرقیات و لە ئەو مەشاکیلانەی کە لە ناو هێزەکان هەیە هەموو ئەمانەی ئەمتوانی بڵێم لە 180 چارەسەرە کرد بەڵام بەداخەوە نەکرا و بە مەبەستیش نەکرا و زۆر بە ئاسانی ئەیانتوانی وچکا کەرەستە هەیە بەڵام نیەتێک نییە ئەمە چارەسەر بکرێ و ئەیانتوانی زۆر خۆیان کردویانە والله ئەزانی کاک سامان یعنی ئەوەی ئێمە ئاگادار بین لەوێ مەسەلا نیەتی باشمانە بینی لەلایەن مەسەلا ئێمە لە وەزارەتی پێشمەرگە لەگەڵ کاک شۆڕش کە کۆبووینەوە نیەتێکی باشی هەبوو و مەسەلا بەردەوام هەوڵی ئەدا کە ئەم کێشانە چارەسەر بکرێ یعنی ئەمە لە شەخصەکان باسەکەم بەڵام کاک شۆڕش خۆی جارێک لە جوابی پرسیارێکی ئێمە وتی ئەوەی کە ئێوە باسیەکەن کە ئەڵێن هێزەکان یەک بگرێ هێزی نیشتیمانی دروست بکرێ چاکسازی بە تەواوەتی بکرێ لە ناو هەیکەلەی وەزارەتی پێشمەرگە و هێزەکانە ئەمە تەنها بە دوو هێزەکرێ کە یەکیان ناوی پارتی دیموکراتی کوردستانە یەکێکیان ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە یعنی ئەمە قسەی وەزیر خۆیەتی کە لەسەر پشتیەکی نیشتیمانی وەزیرە لە وەزارەتە بەڵام بەداخەوە لەبەرەوەی ئەمە کۆکو پێشتر باسم کرد کاک سامان ئەمە خۆیان کردویانە مەسەلە مەلای مزگەوتیان هێناوە بە مەلازم خانەنشین کراوە مەلا بە لیوا خانەنشین کراوە مەلا بە پلەی عەسکەری و ڕئیسی عەشیرەت بە پلەی عەسکەری و پاسەوانی بۆ دابین کراوە ژێرفەرشانەی بۆ تەرخان کراوە بەداخەوە ئەم شۆڕشە لەسەر سکی بەشەکانی بەخسەکانی جەناب تابن بۆم دەرەکەوێ کە وەزارەتی پێشمەرگە ینی سقلی پێشمەرگە ینی ئەمەندە ئاسان بووە بۆ دامەزاندن و خانەنشینی بۆیە هەموو کەسێکیان وەکو تۆڵی بە مەلا و بە هەر کەسێکیان دەستکەوتبێت لەو کەرتا خانەنشینیان کردووە یعنی کەرتەکانی کە بەم جۆرە نین خۆ ئەمە دیارە هیچ کێشیان نەبووە لە خزمەت و لە ڕۆژی دامەزراندن و ئەم شتانە کاک سامان زۆر ئاسان بووە لایەن وەکو پێشتریش ڕەنگە لە بەرنامەیەک باسمان کرد بێ مەسەلە لە هەندێک سێکتەر زۆر بە ئاسانی توانیانە
ئەم کارانە بکەن. مەسەلا لە وەزارەتی شەهیدان، لە کۆمکاری زیندانە سیاسیەکان، لە وەزارەتی پێشمەرگە، لە کەم ئەندامانی سەنگەر. یعنی من خەڵکە بینم لە کاتی مەسەلا فرسان بووە لە فەوجە خەفیفەکان لغم پیایە تەقیوە ئیسا کەمەندامی سەنگەری هێزەکانی پێشمەرگەیە. یعنی ئەمە لە کوێ دنیا ئاشتیوا بووە کە ئەمە ڕووبدا. بۆیە ئەلەمانەی کە جەنابیشی ئیشارەتت پێدا کاک سامان زۆر بە ئاسانی توانیانە. یعنی چوونە نانێکیان خواردووە لە ماڵێک داوەتێکیان خواردووە، هەر لەوێ فۆرمەکەیان هێناوە جوان پشگیرەکەیان کردووە کە فڵانی کوڕی فڵان یعنی ئەوەندە ئاسان بۆ بۆیان. بەڵێ هەتا هەندێک جار گلەیان کردووە مەسەلە وتیانە ئەوتێتی کاکە وەڵام من باونە نایکەم، وتێتی باشە ئێمە مەسەلە وەڵا بە نەقیبی غەدرە بۆ منی بکەن، خۆتە زانن پیاەکی کۆمەڵایەتی و دیارم و ئەوەم هەیە و عشیرەتم هەیە و ئەوانە وتیانە باشە کێشە نییە بۆی بکەنە کاکە بۆی بکەن بە عەقید مشکلە نیە. ینی زۆربەی زۆری تایە. لەبەرەوە من جارێکیان کاک سامان لە کۆبوونەوەی لیژنەی پێشمەرگە یەکشتم بە برادەران یەکشتم باس کرد بۆ برادەران، وتم ئێمە ئێستا لێرە نوێنەرایەتی هێزەکانی پێشمەرگەکەین. باشە یعنی هەمومان لێرە دانیشتوین، لای خۆمانەوە هەریەکێ لە ئێمە چەند کەس ئەناسێت کە بە ناعەدالەتی و بە نامستەحەقی پلەی پێدراوە و خزمەتی بۆ نووسراوە. چەندێک وتیان هەرێ، وتم من بۆ خۆم چەندێک ئەناسم، جەنابتان چەند ئەناسن؟ باشە چەند کەس ئەناسین؟ من ماوەیەکە لە لیژنەی شەیدان بووم، هەر عینی پرسیارم کرد، وتم ئێوەکو خوشک و برا منە پرسیارەکەم، ئێوە چەند کەس ئەناسن لە دەوروبەر و لە مەنتیقە و لە ناو کەسوکاری خۆتانە کە بە نەحەقی کراوەتە شەهید، کە شەهید نییە بەداخەوە؟ چەند کەس ئەناسن کە عەسکەری فیرارە بکراوەتە زیندانی سیاسی بەداخەوە. یعنی ئەبوایە ئەم شۆڕشە وەکو پێشتر باسم کرد، ئەمە هەڵگری ئەم ناوە نەبوو. یعنی کە ئێستا شۆڕشەکە نەبووەتە هی ئەوانەی کە مستەحەق بوون، نەبووەتە هی ئەوانەی کە خوێن و عارق و فرمێسکیان ڕشت. بەداخەوە کە ئێستا ئاوای لێ هات ئەبینین کەوا ئێستاکە عێراقی چۆن سەیرمانەکە، عێراقی چۆن ئەبینێ لیستی موچە ئەبینێت کەسێک ئەگەر بێ باسی سەیری تەمەنەکەی بکەی لەگەڵ ڕوتبەکەی یا کاک سامان تەمەنەکەی باوکیشی بێنە بیخەرە سەرینەکەی خۆی لەگەڵ دایکە ئەوەندە ینی ئەوەی هەمووی بۆ بکەرە خزمەت هێشتا ناگا بە پلەکەیە. معقولە ینی خەڵک بە پلەی لیوا من ڕێزمەیە بۆ کاک فەیسەڵ لیوایە و حەقی خۆیەتی و کوباسی پێشمەرگایەتی کرد، بە پلەی لیوا خانەنشین کراوە کچە مۆدێل هێشتا تەمەنی نەبووتە 25 ساڵ بەداخەوە پلەی عەقید خانەنشین کراوە. ئاخر پلەی عەقیدی ئەزانی چەندێوێ بۆ پلەی عەقیدی ئەگەر بێ لە جوندی ئەوە لە حسابی کەیت وەرە هەتاوەکو ئەگەیتە ملازم ئەوەل سەر و سپیە بێ. ینی بەداخەوە کە بە پلەی عەقید کچە مۆدێل خانەنشینەکرێ، بەداخەوە کەوا خانەنشینی بۆ چەندین بازرگان و بۆ ئەوانە کراوە کە هەوەی بازرگانیان لێرە هەوەی ئەفسەری شەگیرفانی زۆر باشە. ئەگەر ڕێم وڵات کاک لیوا فەیساڵ، ئەگەر پێم بڵێیت ینی بۆچی حزب ڕێگە نایە حکوومەت کاری خۆیکە بە پێ ڕێنمایی یاساکان، بۆچی هەمیشە دەست پێوەردان هەیە؟ یعنی تەنانەت دوای کردووە کە وەزیری پێشمەرگە بێتە دەنگ لەسەر بۆ نمونە بەرپرسێکی باڵای حیزبەکەی خۆی. برا کاکە سامانجان، ئەگەر بێت و حکومەت کاری خۆی بکە بە جددی و بەبێ جیاوازی کاری خۆی بکە بە پێی یاسا لە هەموو سێکتەرەکان، ئەوەی کاک ڕزگار باسی کرد ڕاستە دەستێوەردان لە هەموو سێکتەرەکان هەیە. ئەوەی کاک ڕزگار باسی کرد هەر لە کۆمەڵی پێشمەرگە دیرینەکان، هەم لە کەم ئەندامانی سەنگەرەوە، هەم لە سزنە سیاسیەکانەوە، لە هەر هەمووی پشتیخوان تێدا هەیە و تیان خزاندووە. بەڵام ئەو پرسیاری کە جەنابەت کردی چۆن بتوانێت کەسێک کە لە باڵا بێ لە وەزارەتە دەسەڵاتی هەبێت چۆن بتوانێت لە هەموو لیوایەکە بندیواری هەبێ؟ ئەوە
وڵامی پوختە بۆ جەنابەت بۆ بەڕێز بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. واتە هەیشە زۆرە. من خۆم لە ناو هێزی پێشمەرگا بوومە، من خۆم لە ناو هێزی پێشمەرگا بووم بە بێمنەتانەوەڵێم بۆیە واڵێم ناتوان یەک خاڵی زەعیف لە من بگرن، یەک خاڵی زەعیف. بەڵام هەبووە ئامرفۆز بووە 80 بن دیواریە بووە، 85 بن دیواریە بووە. باشە ئەگەر بێت و ئەمانە بکەن جا ئامرفۆزێک 80 بن دیواری هەبێ قڕ بەسە سەری ئەوەی کە ئەوە معاون لیوایە و ئەوە ئامر لیوایە و ئەوە لە سەروی ئامر لیواوە ئەمە ئێستا فرقەت دروست بوون جا نازانین ئێستا هەنگاوەکان چۆنا فەریقە و کۆمەڵی لەو بابەتان جا لەس بێتەوە سەر وەزارەت و فەریقم پێشک دێ لە هەموو لیوایەکە بن دیواری خۆی هەبووە لە هەموو لیوایەکان. باشە بەڵێ برا عەزیزم ئەگەر ئەوان بێت و ئەگەر بێت و حکومت بکەوێتە سەر سکەی خۆی و بە یاسا بەبێ جیاوازی کاری خۆی بکە و کاری نیشتیمانی بکە حاڵی ئێمە ئەو حاڵە نابوو. ئێستا بزانە حاڵی موچەخۆران چۆنە، ئەم مانگە وەریەگری بۆ مانگی داهاتوو زۆر تەمیننی دڵنیانی لەوەی کە وەریەگریاننا هەر ئەوەندە زانی موچە لیستی موچە داوای لیستی موچەی پاچیان کردو و توانە کێشە لەسەر لیستی پێشەوە بووە مانجی پێشووە بووە عرەساس بۆ مانجی داهاتوو باشی یەکەن چاچی یەکەن و چاوپێ داخشانەوەیەکی لەگەڵەکەن و ئەوانەی کە ئەوان ویستویانە و تەڵەبیان بووە لی دەرکەن کەچیا بینی زیاد کراوە کەم نەکراوە. ئەمە هیچیە. دوایەوە کاکە سامانجیان هەندێک لیستم پێشک دێ هەندێک ئەوەم پێشک دێ بەس ناوی خەیاڵی هەبووە، ناوی خەیاڵی فلانی کوڕی فلانی کوڕی فلان لە ئەساسە ئەو نەبووە. ئێستا وڵاکە لیوا فەیسەڵ هەتا تەنان لە مانگی دووە کێشەکە زانی لەسەر چی بووە، یعنی ناو هەبووە ئەمە تەنال ناو هێزە ناوخۆکانە بووە. بۆ نمونە ناو هەبووە ناوی دایکی نەبووە کە ڕۆژ ناوی سیانی نەبووە، بۆ نمونە کاتی نیشتیمانی نییە، ڕۆژی دامەزراندنی نەبووە. تێگەی ینی خۆخۆش ڕەنگە ئاگدار بی چەند مانگێکە هێزەکانی هەفتا ئەم کێشیانەیە 2 مانگجارە 3 مانگجارێ موچە وەرەگرن لەبەرەوەی بۆ پێشتر لەسەر خانشین هێزی هەفتا بوون تازە بە تازیانێ بێنەوە سەر وەزارەتی دارایی خانەنشین وەزارەتی دارایی و ئیتر بە سیستەمی کرد شتەکە. دڵنیاییەوە مەبەستمەوە بوو کاکە سامان بە دڵنیاییەوە مەبەستمەوە بوو. ناوی ئەنی وەهمی هەیە، ناوی وەهمی لە هەموو لیستەکانە هەیە بە تایبەتی وەزارەتی پێشمەرگە. باشە لە ناو هێزەکانی هەفتا و هەشتا بەڕاستی وەزارەت هێشتان بڵێ باشترە، بەڵام ناو هێزەکانی هەفتا و هەشتا ناوی زۆر وەهمی هەیە. وەهمیە هەردایان ناوە بۆ خۆیان و بۆ مەسوولەکان و ئەمانە. جا ئێستا باشە ئێستا باشە هەندێک لیوای تایبەت هەبوو، لیوای تایبەت سەرکردەیەک بوو لیژنە دەچوو موچەی تەوزیعکە بە لیژنەکە داگوت فەردەی پارەکە دابنێ بۆ خۆت خواحافیزت بێ، بۆ خۆت خواحافیزت بێ تەواو بڕۆ. زۆر کاکێ لیوا فەیسا ئەوترێ لەمەم کێشەی لە ناو بەڕاستی هێزەکانی هەشتای شایە، بەڵام ئەوترێ پارتی تۆزە عەقڵانەتر کارەکەی کردووە. لە ناوی هەشتا زۆرترە وەکو ئەمان هەشتا زۆرترە، بەڵام ئەوان زانی بیانە چۆن چاکی بکەن و کێشان بۆ دروست نەبێ. ئەمانە دەسەڵاتیان بە دەسەڵاتی مطلق دەتوان هەموو شتێک بکەن. ئێستاش تەعینات و دامەزراندن بۆ ئەو دوو هێزە هەر هەیە. باشە لە دوای هەڵبژاردنەوە وعد و وعودی زۆریان لە کاتی هەڵبژاردنە بە خەڵکدا بوو لە جێگای ئەو ناوە وەهمیانە ئەوانەیان بە زووترین کات هەموو شتێکیان بۆ جێبەجێکردن دایاننا. خۆ سەرەتایەکە کێشەی موچە لەسەر لیستی موچە لەسەر ئەم ناوانە بوو کە تاعینیان کرد بوو کاکە. وا دەگوتراسی هێزاکەسیان دامەزرانەوە. بەڵێ 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 زۆر باشە. ئەگەڕێم وڵات کاک ڕزگار یعنی خۆ بەڕاستی ئەگەر ئەم دۆخە هەر ئاوا بڕوات ئێمە چۆن نەتوانین یعنی لە ناو بەیاننامەکەی وەزیری پێشمەرگە باس لەوە کاکە ئەمە هەنگاوەنێن بۆ چاکسازی و یەخستنی هێزی پێشمەرگە و یەک هێزی نیشتیمانی دروستکردنی هێزێکی نیشتیمانی بۆ هەرێمی کوردستان. ئایا ئێمە توانین ئەمەکەین بەڕاستی؟ بەڵێ
لە ڕاستیە کاک سامان یعنی ئەمەی کە ئێستاکە ڕووەدا لە ڕابردوو ئەوانەی کە ڕووی داوە ئێستا بە جۆرێک کە پێشتر باسمان کرد ناتوانن ئەوە بکەن و ناتوانن ئەم لیستە وەکو پێشووتر بە هەوەسی خۆیان یاری پێ بکەن و فلان کوڕی فلان ئەمڕۆ مەرحەبایەکەی باش نەبووە لە فلان پرسە و لە فلان تەعزیەخانە وەرە ئەمە دەربێنە و فلانی کوڕی فلان جێگەکەی بۆ ئەو چۆڵ کرد کە فلان کەس بۆ ئەو تەعزیەیە ڕۆیشت و حرمەتی زیاتری لێگیرا و فلان کەس جێگەکەی بۆ چۆڵ کرد ئەو لە شوێنەکەی دابنە ئەمە ئێستاکە بۆیان ناکرێت لەبەرەوەی هەر بەردەوام بوونەوە ئێستاکە کاگوەسا ڕەسوڵەڵێ بەدڵی ئێمە نییە ڕاستەکە ئیسە بەدڵی ئەو نییە بەدڵی ئەو نییە وەکو وەستایەک چۆن بیەوێت چۆن مەسەلە دیوارێک چۆن دروسەکات و مەسەلە سەقفێک چۆن واجهەکەی بۆ دروسەکە ڕاستەکە ئێستا بەدڵی ئەو نییە و ئەوەی بۆ ناکرێت لەبەرەوەی پێشووتر وەکو باسمان کرد بە لیست بە ناو لە ماڵە دانیشتون هەموویان نووسیوە و ئاراستەی هێزەکانی هەفتا و هەشتا و هێزەکانی کوێ و کێ کراوە و ئەمە بۆ خۆت کاکە ئەوە ئاوا لێ بکەن و ئاوا بکەن مەکە ئێستا ئەمە ڕێگە نادرێەوە ئێستا وەزارەتی پێشمەرگە ئەوێ ئەمە بکا بە سیستەم و یاسا و بڕیارەکان و ڕێنمایەکانی وەزارەتی پێشمەرگە چۆنە بەم شێوەیە ڕێگەی خۆی بگرێ و بەم شێوەیە تەقدیم بکرێ و ئەمە بە شێوەیەکی سیستەم ئەم وەزارەتە ئیشەکانی خۆی بکە بەڵام کە ئیسە ڕێگری ئەکرێت مەسەلە لەوەی کە وەستا ڕەسوڵەکان لیستەکانیان قبوڵ ناکرێ و ناوەکانیان بۆ ئەگەڕێنرێتەوە کە ئەمە مستحق بە تەرقیات نییە و ئەمە ئەسڵەن خزمەتەکەی ئەوە نییە ئەمە واکە بەڕاستی کە بەدڵی ئەمانیە بەڵام ئەگەر وەکو باسم کرد پێشتر کەرەستەی باش هەیە ئەگەر نیەت هەبێ ئەم وەزارەتە بکرێتە وەزارەتێک و هێزەکان بچنە سەر هەیکەلەی وەزارەتی پێشمەرگە و ئەم هێزانە ببنە هێزی نیشتیمانی و هێزێکوێ خاک و خەڵک بپارێزێ و خۆشەویستی و وەلایی بۆ نیشتیمان و بۆ خەڵکە بێ نەکو وەلایی بۆ شەخص و بۆ ئەشخاصی حزب بێ لەگە میوانەکانمان کردووە لەسەر یەخستنەوەی هێزی پێشمەرگە بەڕاستی ئێمە لە هەرێمی کوردستانە بەس هێزی پێشمەرگەمان نییە ئەوە تا دوو ئاسایشمان هەیە کاکە کۆماندۆمانێت ژەتیرۆرمانێت لاردوو لە هەروەها هێزی پاراستن و زانیاریمان هەیە یعنی خۆ ئەمانش بەڕاستێ بێ یەکرێنەوە خۆ بەس پێشمەرگە نییە پێشمەرگە چیە ینی بۆ نمونە ئەوەندە باسی یەخستنەوە هێزی پێشمەرگا کرێ خۆ ئەمانی کە ئەیچی پۆلیس تەنانەت خۆ ئەمە جەنابەت خۆ وەڵای کاک سامان جەنابەت شتێکی زۆر جوانی فەرموو ئێمە ڕەنگی قسەکان و گفتوگۆکان و جەنابەت بەرنامە و راپۆرتەکان زۆر لەسەر وەزارەتی پێشمەرگە کراوە بەڵام هێزی تر هەیە مەسەلا ڕەنگە زۆر لە وەزارەتی پێشمەرگە حزبی تر بێ زۆر لە وەزارەتی پێشمەرگە کەم و کورتی زیاتر بێ زیاتریشە وەکو جەناب ئیشارەت بێدا بەڕاستی ئەگەر بێ ئێمە باسی دوو ئاسایش دەکەین باسی دوو هێزی بەرگیری و فریاکەوتن و ئەوەکەین باسی مەسەلا دوو هێزەکەی هێزی پشتیوانیەک هێزی پشتیوانی دوو باشە خۆ ئێستاکە هێزی دژە تیرۆر هێزی کۆماندۆ هێزی نازانم یعنی باوەڕەکەی ئەزانی کاک سامان منی سەوا ئەبینم ڕەنگە کاتەکانی پێشووتر زۆر لە ئێستا باشتروێ ڕەنگە بەرەی کوردستانی زۆر لە ئێستا باشتروێ لەبەرەوەی بەرەی کوردستانی لایەنەکان نوێنەرایەتیان کردووە و هەندێک شتیان قبوڵ نەکردووە چونکە لایەنەکان پێکەوە بوونە و نوێنەرەی لایەنەکان لە بەرەی کوردستانیا کۆبووەتەوە بەڵام ئیسام هێزانە هێزی تاگڕەوە و حزب سەرۆکی حزبی جوڵێنێ و هیچ کەسێک بۆی نییە دەبا ئێستاکە بڕیارێک لە وەزیری پێشمەرگەوە بێت بۆ فەرماندەیەکی کۆماندۆ بزانە جێبەجێ قەت جێبەجێ ناکرێ با کتابێک لە هەولێرۆ بێ بۆ ئێرە
بڵێن جێبەجێ ئەگەر ناکۆکیەکان قوڵ ببنەوە ئەوەش جێبەجێ ناکرێ. یعنی من خۆم بینیومە کتابی وەزیر وەزارەتێک هاتووە بۆ سەرۆکی شارەوانی نەحەیەک جێبەجێ نەکردووە. یعنی ئیتر چۆن دوودارەی نییە. یعنی بەڕاستی ئەمەی کە ئێستا ئەکرێ هەمووی لە زەرەری خەڵکە، هەمووی خەڵک زەرمەند دەبێ بەداخەوە حەقا ئەمە ئێستا مەسەلا ئەم وەزارەتی پێشمەرگە هێزەکان یەک هێز بن و خزمەتی خەڵک بکەن وەلایەن بۆ نیشتیمانە بێ، ئاسایشێک ئاسایش بێ و ئەمنیەت دابین بکە، هێزەکانی تر لە ڕووی زانیاریەوە زانیاری زیاتر وەربگیرێ و ئەمە خزمەتکردنە. بەداخەوە کە ئێستا هێزەکان بەشێکیان بوونەتە مەترسی بۆ هاو نیشتیمانی. دەست خۆش بێ کاک لیوا فەیسەڵ، با من دوایین پرسیارم بۆ جەناب بدەوە بێ. یعنی ئێمە ئەوەی کە لە کاک ڕزگاریشم پرسی لە دەروی هێزی پێشمەرگەوە ئێمە هێزمانەی شخصە یە حیزبە، ئێخۆ ئەمانە چی لێ ئەکرێ؟ یعنی وەلایان بۆ حیزب و بۆ شخصەکان هەیە. وتم هێزی شخصە. ئەم پێشتر پێم وتی ئاها ئیشارەتم پێدا بە هێزی شخصی. هێزی شخصی من مەبەسم لە کۆماندۆ بوو، وەختی خۆی هیچ شێخ جەعفەری بوو، کاک شێخ جەعفەری بوو، دوایی ئاها ڕێک کاک بافێڵ ڕێگینی کرد، دەست تێوەردانی کرد لە هێزەکانە. ئێستا و گرنگجێ بە کۆماندۆ درێ بە دژە تیرۆریش نادرێ. ڕاستە خۆ ئێمە ئێستا باسەکەمان لەسەر وەزارەتی پێشمەرگەیە. وەزارەتی پێشمەرگە زۆر بە ئاسانی لەوانەیە لەوان ئاسانتر ڕێک بخرێتەوە، بەڵام لەکوێ دەتوانیت تۆ کۆماندۆ یان دژە تیرۆر یان ئاسایش تێکەڵ بکەیتەوە کە ئەمانە ڕاستەخۆ حیزب پشتیوانی لێ، ڕاستەخۆ شخص پشتیوانی لێ دەکەم. باشە؟ فەرمانیش لە شخصەوە من لای من زۆر قورسە هەر فەرمان لە شخصەوە وەرەگرێ. ئێستا ئەوەندەی بەکاری دێن بۆ گیانی خەڵکی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە بۆ خۆیان لەگەڵ سیاسەتی ئەوان نین، بەکاری نان بۆ دوژمن، بەکاری نان بۆ ئیشی پاراستنی وڵات. ناوەڵڵە زۆر زەحمەتە، زۆر زەحمەتە. دەست خۆش بێ کاک لیوا فەیسەڵ، خەلەکانی زۆر سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیۆ لەگەڵم بووی. زۆر سپاس بۆ تۆش کاک ڕزگار محەممەد. فەرموو ئەگەر قسێک فەرموو کارام کە برا وڵایە خولە ئەگەر نیو خولە فەرمووستانیەک وڵی سەبارەت سپاس سەبارەت بە ئەو دەستێوەردانانەی کە هەیە و دروستکردنی هێزی تایبەت ئەمە زەرەر و زیانێکی زۆری هەیە. کاک سامان من بۆ خۆم لای مەسەلا مدیری دایرەیەکی مەدەنی دانیشتوم و لەم فترەیە هەندێک کەس کێشەیان هەبووە کە بتوانین کێشەکەیان بۆ حەلکەین. چی بەم کەسانە وتووە کە غەدریشیان لێکرا و توێتی بەوە ڕازیە بن ڕازی بن، بۆ ڕازی نابن ئەوە کۆماندۆیە. یعنی نەیوتوە ئەوە محکەمەیە، ئەوە دادگایە بچن بۆ دادگا. ئەم بەداخەوە یعنی بۆ شتەکان وای لێ بێ کە تۆ مەسەلا بەرپرسی دائیرەیەکی مەدەنیت چۆن شتی واکرێ لەم وڵاتە. زۆر زۆر سپاس دنیاشتیوا بووە. زۆر سپاس کاک ڕزگار محەممەد برادەری دەرفەتەیش قوربانم بژی پێشووی لیژنەی پێشمەگە لە پەرلەمانی کوردستان کە کاک سامان گیان کاتم نەماوەڵا بۆ پشتیوانی قسەی کاک ڕزگار فەرموو دێ فەرموو دەڵم بۆ پشتیوانی قسەی کاک ڕزگار. ڕاستە ئێمە خۆپشاندانێک لە کانیوەتمان کرا وتیان ئەگە زوو بڵاوی لێ نەکەن کۆماندوتان بۆ دێنی. سپاسانەکەم سپاسانەکەم بەداخەوە کە ئێمە لارمی کوردستانە نەماتوانێت تاوەکو ئێستا هێزێکی نیشتیمانیمان هەبێ بۆ پاراستنی خەڵک. هیوادارم لە داهاتوودا بتوانرێت ئەم چاکسازیە بکرێ و بکرێ هێزێکی نیشتیمانی دروست کرێ کە هێزی هەموو خەڵکێک بێ نەک حیزب و شەخسێک. زۆر سپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی حەڵ بسیار بوو. خواتان سپێرم خواتانە.